بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی عزیزەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەمەڵقەیەی وێنە گەورەکە بەو هیوایی بتوانین وێنەیەکی گەورەی ئەم پرس و گفتوگۆیی ئەم شەوتان بۆ بگوێزینەوە. تەوەری بەرنامەکە ئەم شەو تایبەت دەبێت بە قسەکردن لەسەر ئاشتەوایی و پێکەوە ژیان و یەکتر قبولکردن بە دیاریکراوی قسە لەسەر ڕۆڵی دیجیتال مێدیا ئەکەین بە تایبەت فەیسبوک چونکە فەیسبوک زیاتر باوە لە ناو کۆمەڵگەی کوردی و زیاتر بەکارهێنرێ لە چاو تویتەرە و هۆیەکانی ڕاگەیاندن بە چ رادیۆ بێت چ ڕۆژنامەکان بێت چ تەلەڤیزیۆن بێت بە شێوەیەکی تایبەت لە دوای ڕاپەڕینەوە بە چەندین شێواز ئێمە ئاگادارین لە هەرێمی کوردستان زمانی زبر زمانی یەکتر ناشرینکردن زمانی سیفداسکردن بۆی تووڕەبی و زمانی تەخوینیش بەکارهێنراوە تەنانەت بەرامبەر بە کەسایەتیەکان چ کەسایەتی سیاسی حزبی بوو بێتن کەسایەتی حکومی بوو بێتن یا کەسایەتی پەبلیک فیگەری ناو کۆمەلگە بوو بێتن و کەسی دیار بوو بێتن بەکارهێنراوە زۆر ینی تەنانەت هێرشەکان هەر لە کەسایەتەکان نەوەستاون ینی ڕۆژی ئاڵا کە ڕۆژێکە وترێت ڕۆژی هەموو تاکێکی کووردە سوکایەتی پێکراوە ینی ئەبینی بۆ نمونە یادی ڕاپەڕین سوکایەتی پێکراوە ئەبینی ناوی پێشمەرگە هەندێک جار سوکایەتی پێکراوە تەنانەت هەندێک جار سوکایەتی گەشتووەوە ینی ناوی کاوە یاسنگەریش بەکارهێنراوە توی ئەمە قەت کورد نەبووە و سوکایەتی بەو ناوەش کراوە کە ینی هیچ نەبێ ڕەمزێکە وا هاتووە و هیچ دراسەیەکیش نییە پێچەوانەکەی بسەلمێنێ تا چەندە ئەو قسە و باسانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ڕاگەیاندن دەکرێت خزمەتی پێکەوە ژیان بکەن بۆچی لە دوای ڕاپەڕینەوە هێرشەکان بەو شێوەیە بازاڕیان گەرم بووە و بینەر و بیسەر و گوێگر و خوێنەری خۆیان هەبووە و هەمیشە بە شێوەیەک لە شێوەکان بە ناوبانگ و شوهرەت بۆ ئەو کەسە گەڕاوەتەوە کە پەنای بۆ بردووە کاتێک باسی ئازادی ئەکرێت ئایا ئازادی شتێکی ڕێژەیە یاخود ئەکرێ هەموو تاکەکان بەقەدەر یەکسان بن لە بەکارهێنانی ئازادی یان ئازادی ینی وەکوەوەی لە ڕۆمانی مەزرای ئاژەڵەکانە باسەکرێت هەمووان یەکسانن بەڵام هەندێک زیاتر یەکسانن گەر لێکچواندنێکی خراب نەبێ بۆچی حزبەکان لە جیاتی ڕێککەوتن لە جیاتی پەنابردنەبەر زمانی لە یەکتر دەگەیشتن لە جیاتیەوەی لە ئاستی سەری سەرەوە ڕێککەون هەندێک جار قاعیدەی جەماوەری و بنکەی جەماوەری خۆیان بەکارەهێنن بۆی شەڕەکانیان پێ بکەن و لە ئاخیریشەوە کە ڕێکەکەون بن کە جەماوەرەکە سەری لێشەوێ لە هاوڕەیەکی لە دۆستێکی لە خزمێکی نیگەران بووە پەیوەندیەکە بچڕاوە نازانێت چۆن چارەسەریکە من زیاتر ناڵێم ئەچمە لای میوانەکانم ماشەڵڵا چوار میوانی شارەزا و پسپۆرم شەو ینی لای منن لە بەرنامەکە لە دەستە ڕاستەوە دکتۆر کاروان عەلی دکتۆرا لە ڕاگەیاندنی هاوچەرخ زۆر بەخێر بێن مامۆستا لانا ئاراز ماستەر لە بواری کۆمەڵناسی ئێوەش بەخێر بێن سەرچاوم دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر دکتۆرا لە ڕۆژنامەوانی و ئاماژە بە پۆستی دووەمی شێدەم چکە ئیشمان پێ بێ لە بەرنامەکە هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان ئێوەش بەخێر بێن سەرسەر و سەرچاوم ناسک تۆفیق خاتوو ناسک تۆفیق ئەندامی سەرکردایەتی و پەرلەمانتاری خولی سێهەم لە پارلەمانی کوردستان و ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان دیسانیشمان بەم پۆستابی ئەم شەو بەخێر بێن سەرسەر و سەرچاومان گەر من لە دکتۆر کاروانەوە دەست پێ بکەم دکتۆر یعنی یەکێک لە پرسیارەکان کە من مەبەستمە بەرنامەکەی پێدەست پێ بکەمەوەیە یعنی ئەوترێت ئایا زمانی جوان بەکارهێنانی زمانێکی جوان زمانێکی منطقی زمانێکی ڕەخنە باتوندیش بێت بەڵام بنیادنەر و ینی دەستەواژەی ڕێکوپێکی تیا بەکارهێنرا بێت ئایا ئەم زمانە بەکارهێنانی قورسەوە پەنای بۆ نابرێت یان بە پێچەوانەوە پرسیارەکەم بکەم بەکارهێنەرانی ئەم زمانە کە بەرامبەر بەو زمانە وەستێتەوە کە تەشیری پێکرێت و ناوزڕاندنی پێکرێت بازاڕی کەساسە کەس ناچێ بەلایە بەڵام ئەگەر زمانێک زمانی ینی جنیە و تەشیر و یەکتر ناشرینکردن و یەکتر سرینەوە بێ ڕەنگە بازاڕی گەرم بێت بۆ ئەوەیە گەڕێنیتەوە تۆ زۆر سپاس بۆ بەرنامەیە بۆ بەڕێستان بێگومان ئەم تەکنۆلۆژیای نوێیە کە ئەمڕۆ لە بواری ڕاگەیاندندا ڕۆڵێکی بەرچاوی هەیە بۆەوەی بەردەست بێ بۆی ڕێگە بە خەڵک بدا کە بتوانن بەشێک من لە میدیا بتوان بەشێک من لە بەرهەمهێنەری بابەتی میدیایی ڕۆڵێکی گرنگی بینیوە کە خەڵک بە تەواوی ڕاکێشێتە ناو جیهانی میدیا و قسەکردن لەسەر ئەو بابەتانی کە جێبایەخی هەموو لایەکەن لەم خەڵکەش بێگومان تۆ خەڵکی ئەو بازارێک کە ئاماژەت پێدا لەو بابەتەش دێن لە بابەتی خەڵکی ئەکادیمی و خاوەن پێگەی با بڵێن ڕووناک بیریش دێن لە هەمان ئەم ئامێرە قسە دەکەن و بۆ بیربۆچوونەکان و زانیاریەکانیان دەخەنە ڕوو بێگومان تۆ لە حاڵەتێکی وایە چۆن ئێمە گوێمە لە پێکدادانی کەلتورەکان بووە پێکدادانی با بڵێن بەرژەوەندیە هاودژەکان بووە بە هەمان شێوە تۆ لێرە دوو ئایدیای دوو جیهانی جیاواز یاخود زیاتر
ڕوبەڕوویەک دەبنەوە کابرای شارەزار ڕەنگە بە زمانێکی نەرمونیان و بنیادنەر ڕەخنە بگرێت و قسە بکات بیر بۆچوونی خۆی دەربخات چونکە پێی وایە هێشتا خەڵکێکەیە گوێگر بێت بەڵام ئەوی تریان پێی وایە کە خەڵک گوێگری نییە دەنجی ناگاتە شوێنی بەبەت لەبەر ئەوە هاوار دەکات هاوارکردنەکەی ڕەنگە جنێودان بێ ڕەنگە تەشیر بێ ڕەنگە شکاندنی بەرامبەر تا چەندە ئاساییە بەڕای من ئەمە شتێکی ئاسایی نییە یعنی ئەمە تۆ ئەگەر یاسا هەبێ کە ڕەنگە لەم بەرنامەیە جەنابەت باسیەوە بکەیتەوە جارێشتر ئەگەر یاسا بەجێبەجێ بکرێ ئەگەر هەندێک پرینسیپی کۆمەڵایەتی هەبێ کە باڵێن تونند بێ لە مامەڵەکردنی لەگەڵ ینی یاساکە وەکەوەی تورکیا بێ وەکەوەی ئێران بێت وەکەوەی سووریا بێت ینی سانسۆری بکایان چۆن بێت بۆ باسی ئەمە باسی سووریا و تورکیا بکەین بۆ باسی وڵاتیش ئەوروپا ناکەیت باش تۆ لە ئەوروپا خەڵک تەکنەلۆجیا بەکاردێنێ بەڵام تەشیری پێ ناکە سوکاتی بەیەکتر ناکەن یاسا هەیە لەوێ چۆن ناکەی هەندێک بەراوردەکە نامەنتقی بێت و نابەرابەر بێ ینی کوردستان ئەو دۆخەی خۆمان بەراوردکەین بەڵام ئێمە لە هەموو شتێک دەمانێت چاو لە ئەوروپا بکەین لە سیستمی خوێندن ئەمە سیستمی سویدیا لە سیستمی نازانم چی ئەمە سیستمی بەریتانیا بۆ تۆ نایە لە شتێکی گرنگی ژیاری وەکو بابەتی میدیایی خۆت بەراورد دەوێ ناکەی ئاسایی کەواتە تۆ ینی وەکو اختصاسەکەی خۆت کە پسپۆری تەیە لەو مەجاالێ ینی بە ئاسایی ئەبینی کە کۆتوبەند هەبێت بەڵام کۆتوبەندەکە بە پشتبەستن بە بۆچوون و تێڕوانینی کەسانی شارەزا و ئەکادیمی بێت بڵێ کۆتوبەند خەڵکی شارەزا دەبێت داینێ کۆتوبەند نە بە دادوەر دادەندرێ نە بە پۆلیس دادەندرێ نە بە هێزی چەکدار خراپ سوودی لێ نابێت بە میلیشیا کۆتوبەند خەڵکی شارەزا دایدنێ چوارچێوەکانی ئازادی ڕادەبرین دەبێت دیاری بکرێ بەڵام لەگەڵ ئەوەشدا من پێم وایە ئەم دیاردەیەکی ئێستا لە کوردستان هەیە هەندێک لە وڵاتانی ئەوروپا پێیدا تێپەڕیوێن بابەتی پابلیک سفێر و بابەتی بەکارهێنانی تەکنۆلۆژیا بۆ بابەتی بۆ مەسەلەی پابلیک سفێر و ڕای گشتی ئەوانەی کە هابرماس و یۆکای بنکلەر و ئەوانە باسییان کردووە لە قۆناغەکانی کۆمەڵگەی ئەوروپیدا هەبوون دیاردەی لەم شێوەیە کە خەڵک قسەی بازاڕی بکە کەواتە ئەوەی لە فەزاگشتیەکەی ئێستا هەرێمی کوردستانی هەیە بە شتێکی سروشتی ئەبینی قۆناغێکی من خۆی لە ڕووی کۆمەڵایەتیەوە لەگەڵ کۆمەڵگەی کوردی گونجاو نییە بەڵام شتیوا هەبووە لە جیهان قۆناغێک بووە قۆناغێکی گوزەر بووە زۆر کۆمەڵگە هەبووە پێدا تێپەڕیوە و ئێستا لە قۆناغی جێگیردایە کە تۆ خاوەنی یاسایە خەڵک دەزانێت چۆن کەناڵی میدیا و تەکنەلۆژیای میدیایی بەکاربێنێت بۆ دەربڕینی بیر و بۆچوونەکانی بۆ زانیاری و بۆ لایەنی کۆمەڵایەتی و بۆ لایەنی سیاسی و تەنان لایەنە ئابوووریەکەش یعنی هەر ئەوە نییە لایەنی کۆمەڵایەتی بی دنیایەک سوودی تری هەیە ئەگەر بزانیت تۆ چۆن ئەم تەکنۆلۆژیایە بەکاربێنی زۆر سپاس دەکەم دکتۆر بێگومان بۆی بینەریش بەرچاوی ڕوون بێت ینی بەپێی پسپۆری میوانەکانی منەم شەو لە سێ دیدگاوە لە سێ تێڕوانینەوە قسە لەسەر ئەم بابەتەکەم تێڕوانینێکیان سیاسیە بێت ئەوی تریان بە پشتبەستن بە ستانداردە مێدیایەکانە بێت ئەوی دیکەشیان تایبەتە بێ بە کۆمەڵناسی مامۆستا لانە جەنابتان شارەزاییتان هەیە لە بواری کۆمەڵناسیە ینی بە خوێندنەوەی خۆتان و بە شارەزاییتان لە ناسینی کۆمەلگە و لە کۆمەڵناسیە ینی ئەمەی ئێستا ئەگوزارێت تا چەندە شتێکی ئاساییە و ئەگەر پێناسەیەک کە هەندێک ڕەنگە هەندێک قۆرسیش بێت ئێستا کۆمەلگەی کوردی ینی تا چەندە ئەو دیاردانەی تایە گەشەی کردووە و ڕەنگی داوەتەوە بە تایبەت بابەتەکەی ئەم شۆمان کە تایبەتە بە قسەکردن لەسەر تەشیر و ناوزڕاندن و یەکتر قبول نەکردن و کاڵبوونەوەی خاڵە ناکۆکەکان و تۆغبوونەوەی ینی ببوورە ینی کاڵبوونەوەی خاڵە هاوبەشەکان و تۆغبوونەوەی خاڵە ناکۆکەکان ینی ئەمە تا چەندە شتێکی ینی دەرەنجامێکی سروشتیە و کۆمەلگە چۆنە بینی لە ئێستاە دەستە خۆش بێ بەنسبەت وەڵامی ئەو پرسیارەوە ئەتوان بڵم لە ئێستادا هیچ بە دیاردێکی سروشتی نابینم لە ناو کۆمەلگای کوردەواریە و ئەمە بابەتێکی با بڵێن نەشیاوە لەگەڵ کۆمەلگای ئێمە لەگەڵ کولتور و عادات و تەقالیدی کووردا بەڵام بەداخەوە لە ئێستاە وای لێ هاتووە لە کاتێکا کە دوو خاڵی دژ بە یەکسەر هەڵەن لە دوو ڕوانگەی جیاوازەوە یان لە دوو لایانی جیاوازەوە یان لە بینی دوو کەسایەتی جیاوازە ئەبینین سەرەتا و دەستپێکی ناکۆکیەکان بە تەشیرکردن دەستپێکە یعنی سەرەتا ئەمە ئەتوان بڵم بچووکترین سەرەتایە بچووکترین دەستپێکە بۆ ئەوەی کە تۆ بتوێ بەرامبەر بزڕێنی بۆ ئەوی کە بتوێ بەرامبەر ناشرین بکەیت مەرج نییە کە تۆ مەسەلەن دوو کەس ڕائێکیان هەیە منافەسەیەکیان هەیە لە ڕێی شەڕەوە یەکسەر مەسەلەن پەلاماری یەکتری بن یا پەنابەرنە بەر دادگا سەرەتا بە تەشیرکردن دەستپێکە بۆی هەوڵ بی لە بەرچاوی خەڵک ناشرینیکەی لە ڕوانگەی کۆمەڵگەوە ئەو پێگەی کە هەیەی لە دەستی بە کاڵ بێتەوە ئەو جەماوەری کە هەیەی
لی بتەکێتەوە یعنی ئەمە بە طریقی یەکەم دائەنرێ بە ڕێگەی یەکەم هەنگاوی یەکەم دائەنرێ بۆ شکاندنی زمانی یەکتر ناشرینکردن و یەکتر قبول نەکردن جێگەی زمانی لێکگەشتن و یەکتر قبولکردنی گرتوتەوە ئێستا بەڵێ بەداخەوە لە ئێستا ئەتوانی بە دیاردە ناویبەری ئەتوانم بڵم بۆتە دیاردە ئەتوان بڵم بۆتە دیاردە زۆر تاکەم بوونی هەیە بەڕاستی یعنی ئەمە بەداخەوە جێگەی دڵخۆشکردن نیە شتێکی بەڕاستی جێگەی ینی ئەستەمە لە کۆمەلگایەک و کۆمەلگای کوردیا ئەم دیاردانە بوونی هەبێت چونکە بەڕاستی وەک بەڕێزت ئاماژەت پێدا با بڵێن فەیسبوک و هەموو ئەو چۆنەڵی هەموو ئەو بابەتە تەکنەلۆجیانەی ترکە بەرهەم هێنراوە بۆ خزمەتی کۆمەلگای مرۆڤایەتی بەرهەم هێنراوە هیچی ڕۆژێک لە ڕۆژان ئەو کەسێک کە بەرهەمی هێناوە بە مەبەستێکی وا بەرهەمی نەهێناوە بۆ ئەوی تەشیر بێ یان ناوزڕاندن بێ یا بۆ مەبەستی خراپ بەکارهێنان بەڵام بەداخەوە لە کۆمەلگای ئێمەیە ئاستی ڕۆشنبیریمان و سەقافەتی کۆمەلگاکەمان تا ڕادەیەکی ئەوتۆ نەگەیشتۆتە ئاستێکی وا کە بتوانین ئێمە تەنها بۆ لایەنە پۆزتیڤ و ئیجابیەکان سوودی لێ وەربگرین. بەڵێ گەر دیسانەوە بچمەوە سەر پرسیارەکە یعنی لە ناو کۆمەلگەی کوردیە ئەم زمانە بە تایبەت ئێمە ژمارەیەکی زۆر بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتیەکانمانەوە لە کەناڵەکانی ڕاگەیاندنە ینی من نمونەیەکی زۆر سادە و ساکارت بۆ بێنمەوە لە کەناڵێکی تەلەڤیزیۆنیە هەر کەناڵێکی تەلەڤیزیۆنی بێ ئەو بەرنامەی دەنگەدەنگی تیابێ یەکترشکاندنی تیابێت دەنگ بەرزکردنەوەی تیابێت تەشیری تیابێت زۆرترین لایک و کۆمنت و شەیرەکرێت واتە بازاڕی گەرمە هەستەکەی ڕاگەیاندنەکانیش لەگەڵ ئەم شەپۆلەی ڕۆشتون و ئەم جۆرە خیتابە ینی ئاراستەیانەکەیان بە پێچەوانەوە بێ ڕاگەیاندن بتوانێ ئاراستەیەکی دروست و ڕێکوپێکی کۆمەلگە بکە کە نەیتوانی بێک بیکات لەم کاتەیە. بەداخەوە ڕاگەیاندنەکانە توانم بڵم پێبپی ئەو تەشیرە ڕۆشتون تا حاڵی حاضر ینی تا ئەم دقەیە وەکو پێویست ڕۆڵی خۆیان نەدیوە بە شێوازێکی ئەکادیمی کە بتوانن بایەخ بە لایەنە میدیاییەکان بن بەڵام لە شێوازێکی ئەکادیمی دەرنەچن بەڵکو بە پێچەوانە وەک بە ڕێزت ئاماژەت پێکرد ینی لەگەڵ ئەو هەنگاوانەی کە دەستپێکی با بڵێن تونوتیژی و تەشیرکردنەکانە ڕاگەیاندنەکانیش ڕۆڵی خۆیان هەبووە لەوەی کەوا کاریگەری دروستکەن لەسەر هەموو تاکەکانی کۆمەلگا هەر بەو شێوەی کە بە ڕێزت ئاماژەت پێکرد. تا چەندە هاوڕای لەگەڵ دکتۆر کاروانە کە بێت ئاساییە کۆتوبند هەبێت بەڵام کەسانی سپۆر و تایبەتمەندای بنێن. بەڵێ تاو 100% هاوڕام لەگەڵ دکتۆرە بەڕاستی زۆر زارورە کۆتوبند هەبێ بۆ ڕێگرتن لە تەشیرکردن لە ناوزڕاندن چونکە زۆربەی زۆری ئەو تەشیر و ناوزڕانانە مەرجنی ڕاست بێ مەرجنی نەک لەسەر میزاجی حزبێکدا لەسەر میزاجی حیزبێک یان کەسێک یان لایەنێکی تایبەتی یا موسسەیەکی تایبەتی بۆ ناوزڕاندن و ناشرینکردنی کەسانی تر. زۆر سپاس دکتۆر هەواڵ بێمە لای جەنابتان پسپۆریتان لە بواری ڕاگەیاندنەوە و لە کایە سیاسەکەی قاڵن و خۆشتان ینی ئەزمونتان هەیە لەگەڵم مەسلەیە لەسەر بابەتێک لەسەر قسەیەک ڕەنگە بە درێژایی و ماوەی شتان نووسیوە چەندین جار شتان لەسەر نووسرا بێت و هەندێک جار لە نێوان کەوانەیە کە ناوتان زڕێنرا بێت و ناوتان بەکارهێنرا بێت و سوی خراپ ینی سوی استیفادە هەبوو بێت لە قسەکانتان وەکو خۆی نەگەیشت بێت ئەمەوێت من ینی لە ڕووە سیاسیەکە و لە ڕووەکەی تریشەوە کە مێدیایە و ینی بە پشتبەستن بە ئەزمموی خۆت و تەجروبەی خۆت و شارەزایی خۆت هەست ناکەی ئەم جۆرە خیتابە ئەم جۆرە قسەکردنە ئەمەی کە یەکتر قبول نەکەین و یەکتر ناشرین بکەین و ڕێی یەکترمان پێ قبول نەکرێت بە شێوەیەک لە شێوەکان حزب لە دوای ڕاپەڕینەوە کاری بۆ کردو و بە شێوەیەک پرسیارە ڕێی من نییە بە شێوەیەک لە شێوەکانیش لە قازانجی حزب سیاسەکان کەوت بێتنەوە بۆیە ڕێگریشی لێ ناکەم بە ئاسایی شێبین بنای خۆی بەخشندەی میهرەبان دیارە ئەمە عمقی هەیە ناگەڕێتەوە بۆ دوای ڕاپەڕین ئەنجامە کە گەڕێتەوە بۆ سەردەمەی کە حیزبی هیوا دروستە بێ چەپەکان و شوعیەکان پیان ئەڵێن وەکو خۆیان باسەکان کورد پێویستی بە حیزبی ئەمەل نییە پێویستی بە حیزبی عەمەلە لەوێوە ئەو بنیادەیە دووە لە ئەدەبیاتی ئێمە ئەگەر بگەڕێتەوە بۆ شێخ ڕەزا و بۆ کۆنتریش ئەو جۆرە لە تەنز یا لە ساتیر یان لە پارۆدی یا لە قسەکردن لەسەر ئەوانی تر بە شێوەیەکی ڕەخنەگرانی تەنزامێز هەبووە وردە ئەمە ئەدەبیاتی حیزبی بە تایبەتی لە بینی حیزبی شوعی ئەو ساوپارتی دیموکراتی کوردستانی ئەو سەردەمەی پێشووە تایبەتی لە 46 بەدواوە ئەمە وردە گەشەی کرد تا هاتە ئەوەی لە شاخ چوویە قەلاپۆپەی و مستەقفە دەرەجەیەکەکانمان کە چوونە ئەوروپا ئەوەنەی خەریکی دەرکردنی کتێب بوون لەسەر یەکتری و ناوزڕاندنی یەکتر بوونەوەنە خەریکی ئەوە نەبوون کورد بەچی بگا ئەوەی لە ئاوێکە دەمێکە ڕژاوە بەڵێ ئاوێکە دەمێکە ڕژاوە دوای ڕاپەڕین بە بڕوای من ئەو قۆناغی شەڕی ناوخۆی لێ دەرچێەوە قەڵەم بەدەستەکانی ئەو حیزبانی کە لە ناو قەڵەمەکانی شەڕی ناوخۆیە لە بینی کەوانەیەکە ناک هەمویان و ئەوانە دیارن چ لە سەردەمی بەعز قەڵەمەکانی سەردەمی بەعز دیارن
و هەموو کراوە بە کتێب و نووسرا و چ قەڵەمەکانی سەردەمی شەڕینا خۆی لێ دەربچێکە ئاگری شەڕیان خۆش کردووە کۆمەلگاکە لەگەڵەوە تەوەجوهە نەبووە و کۆمەلگای ئەوە هێشتوێتیەوە بۆ جوابی ئەمە زۆر گرنگە کە ئێمە تێبگەین لەوەی یەکەم زمان چییە و تۆڕە کۆمەڵایەتەکان چین ئێمە بەهەڵە لە تۆڕە کۆمەڵایەتیان گەیشتوین طبعاً لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەوانە گەشەی کۆمەڵایەتی و کۆمەلگایانە بەرهەمی هێناون لە کاتێکە گەشەی کۆمەڵایەتی ئێمە نەگەشتێتەوە ئاستەی کە خۆی بەرهەمهێنەری تۆڕە کۆمەڵایەتیەکان بێ ئێمە بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتیەکانین بەکارهێنەری ئایفۆنین بەکارهێنەری ئەنتەرنێتین بەڵێ یعنی گەشەی ئێمە نەگەشتوێتە ئەوە لە زۆر شوێن خەڵک نازانێ بەکاری بێن یعنی من دکتۆری جامیعە هەیە لە گروپێکە شتێک دانێ لە فایبەرەکەیە نامە بۆ هەمووێنێت کاکەم بەغەڵەت هاو بیسڕن لە کاتێکە لای خۆیەوە ئەسڕێتەوە توانێت لای هەمویان بیسڕێتەوە یعنی مامۆستایە لە زانکۆ نازانێت تەکنۆلۆژیاکە بەکاربێنی تر تۆ چ لە یەک لە تەلەڤەیەکی سێی ناوەندیان دوانزەی ئامادەیان ئەوە بکەین تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەچنە خانەی ئەو ئامرازانەی پیانەوتێ کۆمۆنیکیشن و پیانوتێ ماس کۆمۆنیکیشن بۆ خەڵکێکی دیاریکراون خەڵکێکی زۆری دیاریکراو ئەمە زۆر گرنگە بۆ نمونە تەنیا ئەو هاوڕێیانی کە لای ئەو هاوڕێن ئەو پەیوەندیە ئەگرن بەڵام کاتێک کە ئامرازێکی مازمیدیایەت تەلەڤیزۆنیەت وێبسای بێت ڕۆژنامەیەت ئێزگێت نووسراوێکی من وەرەگرێ بڵاویەکاتەوە تەحویلەکە لە خیتابێکی ناو ئامرازێکی ماس کۆمۆنیکیشن بۆ ئامرازێکی مازمیدیا لە پەیامێکە من بۆ تۆم نادووە کە خۆی اختیار بەخۆی ئێوێ بۆ نمونە من زۆر وتاری من ئەوە کراوە فڵان کەس هێرشی توی کردە سەرەوە لە کاتێکا من تەنیا تەوقیتەکەم لەگەڵەوە هەڵبژاردووە لەگەڵ ئەوەی هەر کەس وەکووە بیرکاتەوە هەمان پەیامم بۆ هەموو ئەو نوع ئینسانانە هەبوو نەک بۆ کەسێکی دیاری کراو یا بۆ لایەنێکی دیاری کراو بەڵام لایەکیەت ئەیکا بە تایتڵ و خەڵکەکەی تریش بەبێ ئەوەی بگەڕێتەوە سەر بنەچەکەی بۆ دوای ئەڕوا دکتۆر بۆ دوای ئەکەون بۆ قبوڵی ئەکەن بۆچی یعنی لەگەڵ شەپۆلەکەی ئاڕۆن کاتێ تۆ سوود لە قسە سەرچاو سەرەکیەکەی قسەکانی تۆ کە خۆتن وەرناگرن بەڵام پێیان خۆشە سوود لە سایتێکی تر لە پیجێکی تر وەربگرن تەنها لە پێناوی ئەوەی ینی پەنابەرنەبەر زمانە زبرەکە بۆچی وایە هەر خۆی زمان جوان و ناشرینی نییە هەموو ئەو کەرەستانە فەرهەنگی زمانی کوردی پێگەێنن و هەمووی ملەتە بیخێنن بە پێ و شەوزارە و فەرموولێک سیمانیکە هەیەی ئەوە نییە بڵێم زمانە جوانەوە ناشرینە ڕستەکان چۆن داڕێژی چی ئیمەی جێگەێنن چوێنێ دروستەکەنەوە چواتایەکیان هەیە ئەمە گرنگە اینجا لەمەیە بۆی بە بەڕوونی ڕوونی کەمەوە ئەگەر ئینسانی هەر ئەرستۆ لە زوو وتوێتی ئەگەر تۆ هاتی ئینسانت وەکو ئینسان وێ ناکرد و ڕەخنەت لێگرت لە وێنەکە ئیمەی جەکە چکە ئێمە مێشکمان ئیمەی جۆرەگرێ خوێندنەوە و نووسین و دەنگ نییە لە پێش ئەبێ وێنەی هەبێ ئەگەر ئینسان دەرچوویەوە هیچ گرفت نییە ئەوە ڕەخنەیە و ڕەخنەیەکی قوبوڵ کراوە ئەگەر ئینسانەکەت کرد بە شتێکی کەمتر لە ئینسان دوو لە ڕێوەبۆن مناڵێ ئەڵەی سەگە پەلاماری خەڵکەیە ئەمە قوبوڵ کراو نییە نەوعێکی تریان هەیە باشتر لە خۆی ئەڵەی شێرە لە ئازایەتیە وەکو بروسکە پەلاماری سەنگەرەکانیە ئەمە قوبوڵ کراوە ئەو دوو جۆرەیان قوبوڵ کراوە ئەم جۆرەیان قوبوڵ کراو نییە ئەبێ بە دوای ئەما بگەڕین ئەو تاری منەی نووسم کام جۆرەی بەرهەمهێناوە و ئەو قسەی تۆ کردوتە کام جۆرە لەوێنەوە ئیمێجی بەرهەمهێناوە لەسەر ئەمە ئەبێ ئەمە قسە بکەین و لەسەر ئەمە ئەبێ دادگای بکرێن نەک ئەوەی ئەوە بکەین دیسپلینی بە جۆرە بۆدانی ڕێبگرین دکتۆر ڕەنگە گلەیەکە و نیگەرانیەکە لە کەسانی ئاسایی هێندە نەبێت هێندەی لە کەسە شارەزاکانن لە کەسە دیارەکانن لەوانن کە من ئەڵێم خاوەنی گوێگر و بینەر و خوێنەری تایبەتی خۆیان ینی کاتێ بابەتێ بڵاوە کاتەوە نەک دەیان کەس بەبێ ئەوەی سپۆنسەری کە سەدان و هەزاران کەس شتی لەسەر نووسن هەندێک جار ئێوەش بە مقەسیر و کەم تەرخەمدا ئەمرێن ینی بۆ نمونە زمانی نووسینەکانتان بە ئاراستەیە کە بێت کە لایەنێکی بەرامبەر ینی لە ئەخیر تەجروبە من بگیڕمەوە بەس لەم فترەی کۆتاییە ینی تۆ بڕوانە جگەلەوەی لە ماوەی پێشووە بەرامبەر بە مامجەلال کراوە بەرامبەر بە کاک نەوشیرۆ مستەفا کراوە بەرامبەر بە کاک مەسعود بەرزانی کراوە بەرامبەر بە ینی بۆنە و پرسە نیشتیمانی نەتەوەیەکان کراوە لەم دوایە کاک حەمید حاجی مەحموود دوای ئەوە مامۆستا سەلاحەدین محەممەد بەعادین پاشان ئێستا ئەوەی دوایەوەی ئەندامێکی مەکتەبی سیاسی دکتۆر یوسف دکتۆر یوسف بەڵێ بزەبت دکتۆر یوسف سەرۆکی پەرلەمانی ئێمە لافیتەی گەوریان ئەڵەوەسیەکتۆری کۆڵایەتی ینی بەرامبەر بەخۆت تۆ لافیتەی گەورە هەڵواسراوە دکتۆر یوسف سەرۆکی پەرلەمان هەمان شتی بەرامبەر کراوەتەوە یعنی بۆ نمونە من یەک اقتیباسم هێناوە لە نووسینێکی خۆت لەسەر ئەساسی ئەمە وەڵامم بیتەوە ئەڵەی هەرچەندە هەموو کەس و هەموو لایەک تەواو ئازادە لەوەی یاخود تەواو ئازادن لەوەی چۆن و چی و بۆچی و کەی و کێ و لەکوێ و بەکام و چەند
دەکات بەڵام ئیتر قەدەری ئێمە ئەوەیە کە مسلمانی ناتوانین بەهانە و پاسا و بۆ بێدادی و نەهامەتی و ستەمکاری بێنینەوە ئێمە لە خەشم و تووڕەبوونی خوددا دەترسین نەک لە مەکر و علمبازی و فێڵی شەیتان دیسانەوە خی گەورە فەرمێەوە واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا بۆ ئیش لەسەر ئەم پرینسیپە ناکرێت بۆچی وا نەکەوتوتەوە بۆچی ئێمە بەم ڕۆگەشتوین کە قسەکانی تۆ بۆ نمونە بە تەشیر وەرەگیرێت هێرشەکرێتە سرت پێیان وایە تۆ بێوەفای تۆ چیت کردووە چیت کردووە ئاوە بەتایبەت لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستانە ینی ئەگەر ئەمە مەسئولیەتی ئێوە هەست ناکەی گەورەتر بێت ئێمە لەبەر ئەو مەسئولیەتە ئەومان کردووە ئیشی ئێمە من بەڕاستی وەکو گۆڕان هەڵوێستی خۆی لە میدیای ڕسمی خۆی بڵاو کردوتەوە کە ڕای هەمومانە بەڵام پەیوەست بەوانە کە من لە ئەکاونتەکەی خۆم نەک لە میدیای ڕسمی گۆڕان بابەتێگە نووسم ئەرکی منە چونکە من نوێنەرایەتی سەدان هەزار دەنگی ناوچەکەی خۆم و کوردستانی ژەکەم ئەو ئەرکی منە کاتێک کە حەق بەرەو ئاراستەیەکی خراپە برێ وەستەمکاری سەرخرێ ئەبێنە سەری بێمە جواب من حەقم بە هیچ دایانێکی سیاسی هیچ کەسێکەوە نییە بۆیە ئەوم نووسیوە بە مەسەلە مۆزوعی حەقە تۆ ئەبێ سەرکردە سیاسیەکان لەوە تێ بگەن قسەی ئەوان حکمە بڕیارە ڕانیە ڕەخنە نییە ئەگەر ئەوان وا تێگەشتن ئەوە لە هیچ تێنەگەشتون قسەی ئەوان کە کردیان بە بۆمبادەرە حسێبە ئەگەر باش بوو خراپ بوو بە بڕیارێکی سلبیەکەوێتەوە حیزبەکەی لایانی کەم پابەندە بن پێوە بەو خیتابە بەرگری ئەەکەن قسەیەکی جوان وتراوەڵێ خەڵکە ئازادەکان گوێنیان بەوەی قسەکە چێ کردوێتی گوێ بە گەوهری فکرەکەیان بەڵام ئەو خەڵکانەی کە کۆیلان گوێ بە کەسەکەیان چیم قسەی کردووە هیچ گوێنیان قسەکە چیە غەڵەتە لەسەر ئەساسی ئەمەی کە تۆ بۆ ئەمە نووسیوتە بە نائاسایی ئەبینی کە ناوت بزرێنرێتیان بە شێوەیەک لە شێوەکان قبول ناکرێت فکرەکە ئێمە نازڕین ئێمە زۆر محاوەڵی زڕاندنمانە لەلایەن درا لەلایەن چەندین لایەنەوە لەوە بووینەوە ئێمە بەدیار لای کەودا نەنیشتوین میلەتەکان تێی هەڵدراوە کوژراوە نانی براوە لەسەر ئێمە ڕوتبەی داگیراوە پەرلەمانمان لەسەر ئێمە پەخراوە وەزیرەکانمان دەرکراون ئێمە ئیستا لە پارێزگا داوام ناکەین سیستەمی سیاسی لە وڵاتەکە ئێمە زۆر لە قوربانیمان لە وەزارەتدا دانیشین لەسەر کە هەر کەسێ هەرچیەک بەرامبەر ئێماڵە من لێرەوە یەک تکە ئەەکەم هەر کەسێک خوا نەخواستە لە بیریا هەیە سوکایەتیاتە شیر بە کەسێک لایەنێ شتێ بکە ئەو بەم زاتەی بکە بە هیچ کەسێکی ناکا بەڵام ئێمە قەت نابینن تەشیر بە کەسکەین من لەو قسانەشی نووسی من هەمووی بەرزیار زۆر سپاس دکتۆر ناسخان بێمە لای جەنابەت دیسان لە ڕووە سیاسیەکەوە وەری بگرین ینی ئەوترێت ئەو بابەتانە ینی زۆر جار پارتە سیاسیەکان لەسەر ئاستی باڵا ڕەنگە کۆک بن ڕەنگە پێکەوە دانیشن ڕەنگە نێوانیان زۆر خۆش بێت ینی لە قیمەی ململانەی نێوان دوو حزبی دیاریکراوە بینیوانی سەرەوە پێکەوە دانیشن چیان پێکەوە خواردوەوە و سەردانی و لە بۆنە کۆمەڵایەتەکانی یەکتر حەزوریان هەبوو بۆچی ینی ئەم شەڕە ئەگوێزرێتەوە بۆ هەندێک کادری ناو حزبەکان لەسەر کەناڵەکانی ڕاگەیانن چکە دوو مەکتەبی سیاسی لە کەناڵێکی ڕاگەیان بەرامبەر یەکدا نانیشن سوکایەتی بە یەکتر بکەن بەڵام قاعدە جەماوەرێکە لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتەکان پەنای بووە بە ئایا حزبە سیاسیەکانی کوردستانیش ینی بە شێوەیەک لە شێوەکان پاڵپشتی لەم شێوازی کارکردناکەن یان دیسان تۆ بە دەرەنجامێکی ناسروشتیە بینیت و نابێ وابێ بەنای خۆی گەورە مهرەبان من قەناعەتم وایە کە هەتا ئێستا کەلتوری کوردی ئەتوانین بڵین تایبەتمەندێکی تایبەتی ژەوەیە کەم گەشە سندووە لە بواری حیوار و لێکتێگەیشتن ئیشکالمان ئەوەیە هەتا ئێستا مجادلە زاڵە بەسەر حیوارە ئەم بوارە زاڵ بۆ بەسەر هەموو بوارەکانی سیاسی و کۆمەڵایەتی و میدیاییە یعنی کاتێک دوو کەس دائنیشن بێکەوە من مناقەشەکەن یاخود کەسێکی سیاسی یا کەسێکی ڕاگەیاندکار لە کەناڵێکەوە لە تۆڕێکەوە قسەیەکەکە یەکسەر وەکو مجادلە سیرەکە یەکسەر بیر لەوە ئەکاتەوە چی بڵێ ڕەدی باتەوە پێش بیر ناکاتەوە لەوەی چی ئەڵێ بیر لەوە کاتەوە چۆن وەڵامی باتەوە ئەمە پێشتر چی وتووە لەکوێی ترا چی وتووە لەکوێی ترا چاڵوێستێکی هەبووە ئەم قسە لێرا بۆ ئەکا لە شوێنێکا کردوێتی چۆن کردوێتی کەسایەتێکە کە ئیکا چۆنە یعنی قەزم ئەوەیە مجادلە زاڵە بەسەر زۆرینەی هەرە زۆری گفتوگەکانمانە خۆ دەزانی حیوار جایە دیالۆگ جایە لە مجادلە دیالۆگ گواستنە معلوماتە کردووە بۆ وای ئایا تاکی کوردەر تاکێکی مجادل و هەمیشە حەزی لە مشت و مڕە حەزی لە زمانی گفتوگۆ نیە هەمیشە حەزەکە بەرامبەر ڕەتکاتەوە لە ڕابردووە هەروە بۆ ئێستا تا بە سروشتی وەریگرینیان ئەمە دروست کراوە کاری بۆ کراوە هەرێمی کوردستان بە چەندین دۆخینە هەموارە ڕۆشتووە
تاکی کوردی بە ئەنواع حاڵەتی ناهەمواری دەرونیا تێپەڕیوە ئەسڵەن ئەوایە ئێستا ئێمە هەرێمی کوردستان ئەگەر ئەم لایەنە سیاسی باڵە دەستانە نەبوونایە کە بوویە مای دوای ئەوەی کە ئێمە بووینە خاوەنی شتێکی سربەخۆ بۆ خۆمان لە باتیوی پەنایان برد بۆ شەڕی ناوخۆ و دوجار ئەم هەموو سڕاع سیاسی قورسانە ئەبوو ئێستا ئێمە لێ بووینایە تۆ لە چارەسەرکردنی قوربانیانی کیمیاباران و ئەنفال و شەڕی ناوخۆ بچینایەتە سەر مڕاجعەی لایەنی دەرونی ئەم خەڵکی خۆمان چکە بەڕاستی تاکی کوردی هەمومان میزاجمان تێکچوە ینی تۆ ئەزانی ئێستا خەڵکی کوردستان کە گوێ لەم بەرنامەی ئێمە ئەگرێ ئەڵێ هەمووی پارویە ناهێنێ موچەیەک ناهێنێ لە کاتی خۆیان بماتی ئەزانی ئیحتیماماتی تاکی کوردی لەکوێوە هاتۆ بۆ کێوە ئەزانی ئەگەر سیاسیەک نەیزانی سیاست وا بکە کە چارەسەری قەیران بکەنە ئەوەی قەیرانەکان سیاسەتەکە بگەێنێتە بنبەست من قەناعەتم وایە زۆربەی هەرە زۆری کێشەکانی ئێمە ئەوەیە کە نازانین پێکەوە ژیان بکەین بە فعلی ڕاستە باز لە دیموکراسیەتەکەین ڕاستە باز قسەی جوان ڕیزەکەین بەڵام کەینە سەر عەمەل ناتوانین لەمانەی پێکەوە ژیان تێبگین بۆیە زۆر جار لایەنێک تۆمەتبارەکرێ کە پێوترێ تۆ حیزبێکی سیاسینی تۆ نەوتوانی وەکوستە وەکو مەسلحێکی ئیجتیماعی بۆ لەبەرەوەی ئەم حیزبە قەناعەتی وایە کە ئەبێ ئیشکا لەسەر ئاشتەوایی هیچ قەناعەتی وایە پێکەوە ژیان ئەساسە بۆ ئاسایش و ئاشتی کۆمەڵایەتی چونکە ئێمە لە ناو کۆمەلگایەکەین هەمومان نزیکین لێک من ئاواکەم خزمم گۆڕان ئاواکەم خزمم یەکێتیە لە هەولێ ڕدووەکە خزمەکانیان پارتیە و یەکێتیە و گۆڕانە یعنی کاتێ تۆ کێشەیەکی سیاسی گەورە لە نەتیجەی تێنەگەیشتن لێ گەورە ئەەکەی قاڵبێکی ئەیخیتە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان کەواتەوە سەرکردە سیاسیەکەی ئەیخاتە ناو تۆڕە کۆمەڵایەتەکە و ئەو گەنجانەش تەحمولی ئەو وەزعانەکە کاتێ تۆ سوکایەتی بە سەرکردەکەیەکی بە ئەنوا و ئەشکال شێواز قسە لە سەر ڕەمزەکەیەکی ئەوش تەحمولی ناکە ڕاستە لەوەشێ من خۆم ئاوا بڵم لەگەڵ تەقدیسی ئەشخاصانی قەیچەکە باڕەخلن لە ئێوەش کارتان بە کردار و پەرچەکردار کردووە گەر پرسیارەکەم بەم شێوەیە داڕێژمەوە ینی قسە لەسەر قسە لەسەر ئەواکرێت ینی خاتون قسە لەسەر ئەواکرێ کە بەرپرسیارەتی پارتە ئیسلامیەکان زیاترە چونکە خۆیان لە هەموو کە زیاتر بە پێڕەوی ئاینێکە زانن کە ناوی ئیسلام و سەلامە باشە ینی من نمونەیەکی قسەی خۆت بێنمەوە لە دیسانەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ینی ئەڵێ ئەمیداری یەکگرتو هەرزوو بەندامانی وت با ئەهلی حاڵ بین نەک ئەهلی قاڵ بۆ کارتان بەم مەبدە نەکرد لەو ئەچێ یەکگرتووی ئیسلامی ئێوەش کەوتون لەگەڵ شەپۆلەکەیە ئەو ئێوەش تەشیرتان کردووە ئێوەش ناوی خەڵتان زڕاندووە زۆر بە ینی ئەوە ئەتوانی بڵێ من هەر ئەو شەوەی کە ئەم مەوزوع ڕوویاوە من خۆم وەکو کاریگەڕێکی ئەنجومەی جێبەجێکردن ئەتوانین لە فەیسبوک سەیرێکی یەکسەردان بەزاندووە کە بە هیچ جۆرە هیچ کەسێ ڕەپەرچەکرداری نەگرێ و ئێمە قسەکردن لەسەر یەکتر نەبێ شەیە دوای ئەو نووسینگە ئەمینداریەت بڵاوکراوی بەڵام بەر لەوەی نووسینگە ئەمیندار بێتە سەرخەت ینی کادرەکانتان تەنانەت لە ئاستی باڵاشە بۆ نمونە کەوتون لەگەڵ شەپۆلەکەی ئەمە بە تەبیعی ئەزانی نا من بە تەبیعی نازانم بەس پەرچەکردارێکە لە نەتیجەی تەراکماتێکی زۆر کاتێک تۆ حیزبێک بەردەوام بەوە سەرکۆنە ئەکرێکە تۆ حیزبێکی بەردەوام بێجورئەتی جورئەتت نەبووە کاتە سیرەکە ئەم حیزبە بۆچی بێجورئەت بووە لەبەروی کەسی لە شەهید کرا و شەڕی ناوخۆی نەکردووە سیرەکی یەکێکی تر بە قاعدێکی بنکەیەکی فراوانی جەماوەری زۆر و بە کەسایەتیکی ڕەمزی زۆر گەورە و کە هاوخەباتی کاک مەسعود و مام جەلالێتە ساحە سیرەکی شتێکی وای پێ ناکرێت لەوەی زیاتر کە ئەم حیزبە مەدەنیە ئیسلامی پێی کراوە لەبارەکە سووتاندنی لە نانبڕانی خەڵکی لە ئەوەی کاتێک کە ڕێخستنیەکی زۆر خەڵکیی عامسیری ئەمە کە ئەم حیزب ئەم هەمووی پێکرێوە قسە ناکا و سەرکردەکانی هەڕەلێن لە پێناوی ئاشتی کۆمەڵایەتی لە پێناوی ئاسە ڕێخستنێک هەیە لە خوارەوە جیلێک هەیە لە خوارەوە کە تێکەڵ بەم جیلەی ئێستا بووە ئەم جیلە پەروەردە کراوە بە ئەنقەست کەوا بێت یا جیلێکە یعنی دەرەنجامێکی ئەو وەسعەیەکە هەبووە پەروەردە کراوە بە پێچەوانەوە بەڵام کاتی ئەکەوێتە ژێر فشارێک باسی جیلی یەکگرتوو ناکەم ئەوانەی کە بەگشتی قسەکەم یعنی ئەوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانن یاگەر ئەوانەی یەکگرتووش خۆ لەمەری خۆ ناتون هەر کوڕی ئەم کۆمەلگایە من لە سەرەتاوە پێم وتی ئەم کۆمەلگای ئێمە ینی نەخۆشی دەستی ئەوەیە تا ئێستا لە حیوار تێنەگەشتووە زۆربەی شتەکان بە مجادلە و سراعتی ئەگا یعنی یەکسەر من کە یەکێک شتێکی وت یەکسەر دژ وەریەگرم یعنی تاکەی وابین یعنی ئەگەر یەک جملە تاکەی وابین تاکەی قبوڵی کەین کە وابین تاکەی بیر ناکرێتەوە ئەگەر
ڕخنەگرتن تاقیکردنەوەی بۆ سیاسەتمەدار و بۆ سیاسیەکان تا چەند ئەم سیاسەتمەدار و سیاسیە تەحملی ئەم ڕخنەکە بۆی بیسەلمێنە بنەماکانی دیموکراسێتی لاقۆبوڵە. ئەگەر کەسێک سەرڕای ئەوەی زۆر خاترە گرت بێ، زۆر پشتە گرت بێ، زۆر لەگەڵ یا خاڵی هاوبەشت هەبوو بێ لە زۆر شوێنە 100 ڕخنەی بۆ تەژمێرم 10 ڕخنەمان لە پارتی دیموکراتی کوردستان چ لە کۆبوونەکانی کە جەنابەت ئەڵێ لە کۆبوونەوەکانە پێکەوە ئێمە سەرکردەکانمان وانە بوون چونکە زۆر کەس شایەتی ئەویان بۆدا چ لە ئەعلامە دەیان ڕخنەمان گرتووە پارتی دیموکراتی کوردستان ئەبوو پرۆژێ هەبێ ئەبوو بەهاتایەتە کۆبوونەوە چۆن بەهێزی چەکدار پەرلەمان پەکەخرێ سەرۆکی فراکسیۆنەکەمان لە سەرۆکی پەرلەمانەکە گەرمتر دیفاعی کردووە یەک ڕخنەی بچووک دوای ئەو هەمووە ئەوترێ ئیدارەکردنی ئەو کۆبوونەوە هەڵەبوو لە زمن یەک دنیا قسەی ترە تو تەقبولی ڕخنەیەکی وا بچووک نەگری بکەیتە تەشیرکردن بکەیتە ناوزڕاندنی کەواتە تۆ دوجار بۆ گەڕێنیتەوە کە پارتە سیاسیەکانم قاعدەی خوارەوە شاڕاستاکەن و هەندێک جاروانیان لێەکەن کە سوکایەتی بەرامبەر یەکتر بکەن و دەستەواژەی ناخۆش و ناشرین من پێم وتم سیاسەتی پارتە سیاسیەکان کە تا ئێستا لە مانای پێکەوە ژیان و حیوار تێنەگەشتون تەبیعی واکە بنکەکانی زۆر سپاس دەکەم. دکتۆر کاروانگەر بێمەوە لای جەنابەت ینی دیسانەوە ئەو قسەیە ئەەکەمەوە ینی لە دنیای دەرەوەی جەنابەت لە دەرەوە بووی ئەزمموی ئەوێت هەیە و ئەزانی شتەکان چۆن بوون. ینی ئێمە لە فتری پێشووە لە نێوان هیلاری کلنتن و دۆناڵد ترامپە بینیمان کە ینی پەنابرابەر زۆر ڕێگە بەڵام دوجار بنەماکان و ستانداردەکانی دیموکراسی و گەشەکردنی وڵاتەکە و پێشکەوتنی وڵاتەکە و تێگەشتنی لە ماف و لە ئازادی و لەم چەمکانە ڕەنگە بەراورد نەکرێ بێرە. بەڵام بۆچی ئەمە بە خێرایی هاتۆتە ئێرەوە ینی تۆ بڕوانە لە سەردەمی ینی لەو لە کاتێکە هەڵمەتی هەڵبژاردنەکانە چی ناکرێ بەرامبەر بە یەکتر و بۆچی لەگەڵ ئەو لەحزەی کە سەرکردە سیاسیەکانی حزبەکان ینی من ئەمەوە بڕۆمەوە سەر و خاڵەکە حزبەکان نین ئاراستەی خەڵکەکەکەن بۆچی ئەو کاتی ڕێکەکەون خوارەوە هادە و بێدەنگە بۆچی ئەو کاتی دژی یەکەن خوارەوەش دژی یەکە و بەو زمانە بەرامبەر یەکتر قساکەن و ڕەنگە ڕێیەکی جیاواز بە هیچ شێوەیە قبول نەکات یەکسەر یا بڵێت کەسێکی نیشتیمان پەروەرە یا بڵێ کەسێکی خۆفرۆشە. وڵا کاگەر من تەمان ئەو حاڵەتی کوردستان ئەمە بمانەوە نەمانەوە کوردستانی باشوور کوردستانی عێراق ئەو هەر ناوەکە لێ دەندێ یەک پارچە نییە سەرباری ئەوەی کە ئێمە دەوڵەت نین ئێمە 3-4 کانتۆنین بەڕاستی هەر کانتۆنێک لەلایەن حزبێکەوە بەڕێوە دەبرێ یاخود لەلایەن لایەنێکەوە بەڵام لە چوارچێوەی مؤسسەیەکی فەرمی کە پێدەوترێ حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوە تۆ یاسات ئەگەر هەش بێ بەڕێژە و بە شێوازی جیاواز جێبەجێ دەکرێت یاسای بۆ نمونە ڕۆژنامەنووسی ئەوانەی کە پەیوەندیان بەیە بەکاری میدیایی ڕەنگە لە سلێمانی بە جۆرێک جێبەجێ بکرێت ڕەنگە لە هەولێر شێوازێک بێت لە کەرکووک شێوازێکە خەڵکەکەت بە هەمان شێوە تەسیری حیزبەکان کەلتوری حیزبەکان لە شوێنەکان ڕێژەی ڕنگدانەوەی ڕادەی ڕنگدانەوەی لەسەر خەڵکەکە جیاوازە ئەو کەلتورێک کە یەکێتی و گۆڕان بۆ نمونە لە سلێمانی هەیەی لەسەر خەڵک جیاوازە لەو کەلتورێکە لە هەولێر بۆ نمونە پارتی و یەکێتی و گۆڕان و ئەوانە هەیەە بە ڕێژەی جیاواز بیرکردنەوە جیاوازە شێوازی بەکارهێنانەکانیش تا ڕادەیەک جیاوازە ئەگەر ئێمە باسی هیلاری کلنتن و ترامپ بکەین ئەوان ئەو قۆناغانێک کە ئێمە ئێستا پێدا تێدەبڕین دەمێکە ئەوان لە سوۆشیال میدیا نا ئەوان لە میدیای کلاسیک ئەوانیان تێپەڕاندووە ئێمە کە هاتی ڕووبوونەوە یەکتر کوشتنیش بەڵێ ئێمە کە باسی ئازادی ڕادەربڕین دەکەین ئێمە لەو کاتەوە دەستمان بە ئازادی ڕادەربڕین کرد کە ئەم تەکنۆلۆژیایە مەترسیدارە کەوتە دەستی خەڵک کەوتە دەستی هەمومان لەبەر ئەوە بەکارهێنانیشی سەداسەد تەندروست نییە خەڵک بە شێوەی جیاواز بەکاری دێنێ حزب باسی حزب دەکرد حزب لەسەرەوە کۆکە بەڵێ بەڵام تۆ حزب تەنها گزارش لە نەفرێک ناکە بڕیارێک دەرکا و تەواویتر هەموو پێوە پابند بن لە هەموو حیزبەکانی کوردستان ینی زۆر جار ڕێگە ئەدرێت یەک هەفتە قسە لەسەر پرسیەکرێت دوای بەیاننامەیەک بڵاوەکرێتەوە بەیاننامەی ڕسمی حیزبەکە نییە بەڵێ بەیاننامەیە بڵاو دەکرێتەوە دەستگای ڕسمی ڕاگەیاندن دەستگای ڕاگەیاندن بۆ یەکەم دەقەنەت کرد بەڵێ دەستگای ڕاگەیاندن ڕسمی حیزبەکە بێدەنگ دەبێت بەڵام تۆ کەست هەیە ڕاگەیاندنی شتێبەرت هەیە ڕاگەیاندنی ئامرازی کتۆری کۆمەڵایەتیت هەیە تۆ ئەمانەت بۆ چییە تۆ ئەمە سەدای ئەو شەڕە دەرونی و سیاسی و حیزبێک کە هەفتەیە کردت سەداکەی فیدباکەکەی هەردەمێنێت چەند هەفتەیە دەخایەنێ نەک چەند هەفتەیە تا انتخاباتەکە بەردەوام دێت ڕۆڵی حکوومەت لێرە چێ ینی ئێمە باس لە
باسەکە دێتەوە سەر حزب چونکە حزب دەستی لە پشتی حکوومەتە و حکوومەتیش بە ئاراستەی بیرکردنەوەی حزب جوڵێتەوە بەڵام ڕۆڵی حکوومەت لێرە چێ ئێمە وەزارەتمانەیە ئێمە دەستە و بەڕێوەبەرایەتی تایبەتمەندمان هەیە بۆچی بێدەنگن بۆچی بە ئاسایی وەریان گرتووە ینی ئایا شتەکە تەنها ڕەبتە بە هۆشیاری تاکەوە کە خۆی لەگەڵ شەپۆلەکە نەچێ یان مەسئولیەتی حکوومەتیش لەم نێوەندەی مەسئولیەتێکە لە ئێستا غایبە و بوونی نیە دووشت هەیە یەکیان ئەوەی کە مەفروزە حکوومەت بیکە ئەوەیش کە حکوومەت دەیکا مەفروزە حکوومەت بەڵێ باوک بێ میدیار ڕێخە کۆمیسیۆن دانێ پاڵپشتی میدیا بکە چاودێری میدیا بکە یارمەتی میدیا بدە مەفروزەوە بکە بەڵام ئەوەی کە حکوومەتی ئێمە دەیکا بەدەرە لەم شتانە بەڕاستی من نەمبینیوە وەزارەتی ڕۆشنبیری نەبووە بە خەمی حکوومەتی هێشتا ڕەنگە خەمی بێ بەڵام لە ئەرزی واقع تۆ هیچ شتێ لەم شتانە نابینی بەکردداری و بەکردەوەی بڵێن شتیوان نییە یعنی تۆ دەبینی حکوومەت یاسا هەیە فەرموو لەکوێی کوردستان یاسا و خۆی جێبەجێ دەکرێت ئەمە خەمی حکوومەتە بەڕاستی بەڵام کە تۆ کە دەسەڵاتی تەنفیزی مەفروز ئەو یاسایانە لە پەرلەمان دەرەچن کە جێبەجێی ناکە تۆ ڕۆژنامەنووس ئەی هاوڵاتی ئاسایی خەڵکە بێکەسەکە پڕچێ دەکەی بەسەر خۆتەکە بناڵەکان سەیری ئەم تەلەڤیزیۆنانە دەکەن گوێ لەم سەیری ئەم وێبسایتانە دەکەن کە هەرچی خراپە بە یەکتری دەکەن ئەی تۆ ئەم کاردانەوە لەسەر کەلتور هەیە لەسەر پەروەردە هەیە لەسەر گەشەی خەڵک هەیە لەسەر چۆنیەتی بیرکردنەوە هەیە کەواتە پێت وایە حکوومەتیش مەبەستی نەبووە لا لەم قەزیە بکاتەوە بۆ ئەوەی بەشێوە دروستەکە بڕوات و ئاسایی بێت ڕەخنە هەبێت ئاسایی هەبێت ڕاوڕای جیاوازی شەبێت بەڵام پەنا نەبرێتە بەرشکاندنی کەسایەتی کەسەکە حکوومەتی کوردستان ئەوەی من تێبینی دەکەم لە چەند بوارێکی تەسکدا یاخود لە چەند بوارێکی کەمدا کە ئەو لە ڕوانگەی خۆیەوە گرینگە ئیحتیمام بە شتەکانەدا ڕەنگە ئیحتیمام بە ئیستثمار بدا بایەخی بە دروستکردنی پرد و جادە دەدا بەڵام پەروەردە کووە بۆ نای میدیار ڕێخێت من میدیار ڕێک نەخەم میدیا ترسناکترین چەکە کاگیادگار تۆ شیرازەی کۆمەلگات میوانێکی ناوەخت هەموو ساتێک بەڵێ شیرازەی کۆمەلگەت پەیوەستە بە دەرێزەیەک و بە پەروەردە و بە میدیاوە میدیا میوانی هەمومانە لە مناڵەوە سەیری دەکات تا گەورە تۆ ئەو شتێکە مناڵ مێشتێکی ساف کە لە میدیا وەری دەگرێت تۆ ئەم شتە لە مێشتی دەسەس پێ تۆ تا بەیانی بڵێ کوڕم کچم براکەم خوشکەکەم ئەمەی کە میداوتی دروست نییە تەشیری کردووە دەڵباوکە جان ئەمە لە کەناڵێکی ڕسمی وتراوە قابلە تۆ کەسێکی دیاریش بڵێت کە بەڵێ کەسێکی دیاری باڵای بڵێ کەسێکی دیارە ئەنجا من دەمەوە بێمەوە سەر خاڵێکتر کە مەسەلەی زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم مەسەلەی ئەم تەشیر و ناوزڕاندن و ئەوانە کە وەکو هاوڕێیانم باسییان کرد لە حاڵەتەوە بۆتە دیاردا یعنی ترسێکی گەورەی لای خەڵک دروست کردووە کە نەتوانن ئازادانە قسە بکەن هەربا مەسم لە کەناڵی میدیایی نییە کاتی خۆی من ڕێی خۆم وا بوو کە تۆڕە کۆمەڵایەتەکان ئامرازێکی ڕاگەاندن بە دەست تاک کە چیتر حیزب دەوری نامێنێ لەوەی کە ئازادی بەرتەسکاتەوە بەڵام ئێستا خەریکە تۆڕە کۆمەڵایەتەکانیش دەکەوێتە دەست باند و گروپ و تاقنی جیازیە کە خەڵک هەڕەشە لە خەڵک دەکەن بۆی قسە نەکەن بەڵ سوپاس دەکەم دکتۆر ینی مامۆستا لانە بەدەر لە قسەکردن لەسەر گۆڕانکاری لە کۆمەڵگە و گۆڕانکاری لە دیاردە کۆمەڵایەتەکان و کردە کۆمەڵایەتەکان کە زیاتر شتی نەزارین با لەسەر واقع قسە بکەین ینی لە ئێستادا ترسی ئەوە هەیە وەکو دکتۆر ئاماژەی پێدا تۆ ڕای خۆت بڵێ هەندێک هەڵسوکەوتی ڕۆژانە کە پێی هەڵبسی بکەوێتە ژێر مەترسیەوە ینی ڕەنگە زۆر سیر بێت بۆ دکتۆر هەڤاڵ بچێتە پرسە یا بۆنەی کەسێکی پارتیەوە ینی قسەکە ینی بە شخصی وەری نەگرێت دکتۆر کە ئەم ناچێت یان ئەچێت ینی ڕەنگە سیر بێت لای خەڵک بۆ نە پارتیەک بێتە پرسەی کەسێکی نازانم کۆمەڵی ئیسلامیەوە بەم شێوەیە بێت ئایا ئەمە کاریگەری لەسەر پەیوەندیە کۆمەڵایەتەکە نییە وردەوای لێ ناکاکە هەموو هەنگاوێکمان بەترسە و بە حەزەرەوە بێت و نەوێرین ئەوەی خۆمان نەمانەوێ بیکەین ڕاستە ئێمە خۆی خۆمان وا پەروەردەکراوین هەر لە مناڵیەوە هەوڵین بۆ بەدەستێنانی ڕەزامەندی کۆمەڵگە بۆی زۆرترین تەقبولی ئیجتیماعی بۆ خۆمان فراهەمکەین لە ژیانی ڕۆژانەیە هەر بۆیە بەو شێوەیە بیرەکەینەوە هەڵسوکەوتەکانمان نەمەڵی بیرکردنەوەکانمان کاریگەری هەیە لەسەر شێوازی هەڵسوکەوتنەکانمان ڕۆژانە ئێمە بە شێوازێک هەوڵین هەڵسوکەوت بکەین کە زۆرترین ڕەزا یعنی زۆرترین تەقبولی ئیجتیماعی بەدەست بێن لەبەرەوە زۆر جار لەوانەیە وەک بەڕێزت ئاماژەت پێکرێت یەکی دکتۆر هەڤاڵ یان کەسێکی تر نتوانێت بچێ بەشداری پرسەی کەسێک بکە لەبەرەوەی کە تووشی تەشیر نەبێت تووشی ناوزڕاندن نەبێ یان بە پێچەوانەوە قسەی لەسەر نەکرێت لە تۆڕە کۆمەڵایەتەکان یان تەشیری پێ نەکرێت بەڵام ئەمە خۆی لە خۆیان بەڕاستی ئەتوان بڵم پێچەوانەی واقعا و ئەمە شتێکە دوورە لە ڕاستیەوە چونکە بەڕاستی ژیانی ڕۆژانە بەردەوامە ئێمە وەکو تاک پێویستە کارکتەر بین لە وەکو چۆن لەسەر شانۆیە کارکتەرەکان ڕۆڵە بینن لە ژیانی ڕۆژانەیە هەرێکێکمان دەورێکمان هەیە ڕۆژانە ژیانیش بەردەوامە و ناوەستێ لەبەر
لەبەرەوە پێویستە هەرێکێکمان ڕۆژانە ژیانمان بە شێوازێکی ئاسایی تێپەڕێنین دوور لە هەموو ئەو ترس و حەزەرانی کە ینی لەبەر چاومانە وەکو چۆنەڵێ وەکو حاجزێک بێ بۆی نەتوانین ژیانمان بە ئاسایی گوزەر بکە. بەڵێ ینی بە بڕوای تۆ بێت ینی کەسەکان و بە تایبەت کەسە دیارەکانی ناو کۆمەلگە هەندێک جار ینی بەرەنگای تەحەدا بکەن ینی کۆمەڵش هەیە ئەنجامی بدەن بۆی ببن بە نمونەیەکی باش بۆ ئەوانەی ینی خوار خۆیانەوە کە چاویان لێ ئەەکەن یان ئەمەی ئەگوزەریە دیسانەوە ئەڵێمەوە ئاساییە و ململانیەکان و بەرکەوتنەکان هەر چاوەڕێی ئەوەی لێکرێت و وەڕەنگە شتێکی تێپەڕ بێت و تێپەڕێ. بە دڵنیاییەوە پێویستە هەموو ئەو تاکانی کە لە کۆمەڵگەیە هەن بە کەسە دیارەکانی شەو بۆ کەسانەی کە خاون کەسایەتێکی دیاریکرا و تایبەتن لە کۆمەڵگایە بەردەوام هەوڵی تێپەڕاندنی ئەو سنوورانە بن ینی لەو تەحەدیە دەرچنکەوە بتوان بۆ قسەی بەرامبەر بژین بۆ ئەوە بژین کە تووشی سانسۆر نەبن کە لە تۆڕێکی کۆمەڵایەتی لەسەر ئەرزیواقع ڕەنگە هەندێک قورسە بەڵام پێویستە ینی ئێمە زیاتر واعیتر بین و شیارتر بین لەڕێی کەناڵەکانی ڕاگەاندنەوە ئەو کاریگەریە دروست بکەین و بیریشمان نەچێت دەستگا حیزبیەکانیش ئەمە پێویستە لەم بابەتەیە ڕۆڵی بەرچاویان هەبێ بۆی کاریگەری لەسەر قاعیدە جەماوەرێکی خۆیان دروست بکەن کە بتوانن ئەو تەشهیر و ناوزڕاندن و حەزەرەی کە ڕۆژانە لە هەڵسوکەوتی تاکە دووری خەنەوە و تاک لەسەر ئەرزی واقع بتوانێت هەموو ئەو شتانەی کە لە ژیانە ینی مەفروزە تۆ کەسێکی ئاسایی بی ڕۆژانە بە شێوازێکی ئاسایی بژیت تەطبیقی بکەین لە ژیان. دکتۆرە باڵ تا چەندە بە ئاسایی ئەبینیت لە ژیانی سیاسی و لە ژیانی حزبیە کارکردن ینی بەو منطقە بکرێت لەگەڵم بیت کوڕی چاک و نیشتمان پەروەر و بەڕێزی و لەگەڵیشم نەبی کەسێکی خراپ و خائین و خۆفرۆشی. یەکەم جار ڕێی خۆتم پێ بڵێ هەستەکەی ئێستا ئیش بەم شێوازی بیرکردنەوەیە ئەکرێ و تا چەندە ئیشکردن بەمە بەوەی کە حەقیقەت تەنها لای تۆیە و ئاوێنە شکاوانەکەی مەولانای ڕۆمینیە و هەریەکەمان پارچەیەکمان بەرکەوت بێت. ڕێی خۆم و ڕێی بزوتەی گۆڕانیش ئەوەیە کە هەموو ڕخنەی قبوڵە و ئەوەی بە ئێمە کراوە تا ئاسی تیرۆریستیان بردوین ڕەت فعلمان نەبووە کردویانین بە باسی کە لە خەڵکی بۆ خەڵکی سلێمانی ناشرینترین جنێ ئەوە پێت بڵێن باسیت لەوانەیە هەر ئەخلاقێکی ترێ خراپێ بەقەدەوە ناشرین نەبێ لە سلێمانی بە یەکێک بوو ترێ باسی قبوڵمان کردووە و جوابی کەسمان نەیاوەتەوە هیچ قسەیەکمان نەکردووە قسەی باش نەبێ و نمونەی باسی ترامپ و کلینتۆنەکەن ئێمە لە سلێمانی جێبەجێمان کرد بۆ یەکەم جار بوو جێبەجێمان کرد خۆمان کرد بە قوربانی ئەو بارودۆخانی کە ئێوە سەربەرزین پێی حەقیقەت تەنیا لای ئێمە نییە بەڵام کۆمەڵە شتکا بێ بە بنەما ئێمە لەگەڵ سەلامین لەگەڵ ئیسیسلامانین ئەبێ و دوانە جیاکەینەوە سلمی ئیجتیماعی بە ئیسیسلام دروست نابێ چکە تاقی کرایەوە بە سەلام دروستە بێ کە هەمومان وەکو ئینسان سیرکرین نەگێکی خۆی بەخوا بزانێ و خۆی بە عەبد بزانێ ئێمە هەمومان ئینسانین هەمووشمان غەڵەت دەکەین جا سەرکردەیە بنکردەیە غەڵەت دەکا لەبەر ئەوە سەرکردەکان نابێ پیان وابێ قسەیان لەسەر ناکرێ و ناش بێ پیان وابێ خەڵک بۆی نییە قسەیان لەسەرکە بەڵام من بە هیچ جۆرێ لەگەڵ ناوزڕاندن و تەشیر نیم نە ئێمە لەگەڵی نەبزوتنەوەی گۆڕان لەگەڵیەتی بۆیە ئێمە لەگەڵ ئەوەیان کە هەموو کەس خاوەنی ڕای خۆیەتی و ڕێز لە هەموو ڕایەگەگرین و بەش بە حاڵی خۆمە و دووسێ جملەی کە درا ڕاستە بە نمونە بوو من ئەتوانم شانازی بکەم بەوەی کە چ لە ئەنجومەنەکەم چ لە زانکۆ ئەومان سەلمانەوە لە کای سیاسی یعنی من لێرەوە چوون بۆ هەولێر لە گەرمەی قەتیعی ئێمە لەگەڵ ئەو بەڕێزانەیە بۆ چلەی شەهیدی بەڕێز کاک فەریدون جوانڕۆیی و بۆ هی هەموو لایەگەچم ئەبێ ئەم نمونانە گەشەیان پێ بدرێت و زیاتر بەڵێ بێ زیاتر بکرێن بەڵام ئەبێ لەناو کۆبوونەوە داخراوەکانیشان زیاتر بکرێن من چوون بە ئەنجومەنی پارێزای سلێمانی و تۆ سوپاسی دوو بەڕێوەبەری گشتی بکەن کە یەکیان یەکگرتوویەکیان کۆمەڵە لە سلێمانی نەموتووە یەکێتی و گۆڕان بکەن چکە ئەدایانم لەوانی تر باشتر بینیوە لەبەرەوە ئێمە وا سەیر ناکەین وناکرێت تەقیمی ئێمە ئەمە بۆ خۆتە یان بۆ بزوتنەوەی گۆڕانیش یعنی گشتگیر بکرێت مۆدێلێکە و پێڕەوی کردو چکان دێجار قسە لەسەرەوە شەکرێت یعنی گۆڕانیش کەوتۆتە ئەو هەڵانەی کە پارتی و یەکێتی لە ڕابردوو کردویانە ئەوان چ زمانێکیان بەکارێناوە قسەم لەسەر لایەنە نێگاتیڤ و سلبی و نەریەنەکەیە گۆڕانیش بە هەمان شێوە کردوێتی نەیتوانیوە نمونەیەکی جیاواز پێشکەشکە ئەوەی کە حتا ئێواڵێن بۆ بە حاڵەت لە فەیسبوک نەبوو بە حاڵەت دیاردەیەکە لای کۆمەڵێک کەس ئەگەر بەڕێزێک تااقەتی هەبێ هی هەموو لاکان کۆکاتەوە لە 50 بۆ 60 کەس تێپەڕ ناکەن هەیە 50 ئەکاونتی کردوێتەوە لە 100 لاوە ئەوەکە لەبەر ئەوە نەبووە بە فەیسبوک هەمووی ئەوە نییە تۆ لە 100 پۆستا دوانی لەو نەوعانە ئەبینی بۆ نمونە من گوێم بووە خەڵکەیە لە سلێمانی ئەڵێ من هەندێک جار لە ترسی تەشیرکردن پێمەوە لەلایەن پیجێکی گۆڕانەوە لەلایەن پیجێکی یەکێتیەوە لە سلێمانی من ناتوانم وەکو خۆم ڕێی خۆم دەم لێرەوە مێ بە ڕاشکاوانە و بە ڕسمیانەوە بەڕێستان بڵێم بزوتنەوەی گۆڕان هەر پەیامێکی ڕسمی هەبێ لە میدیای گۆڕان بڵاوەکاتەوە کە سایتی سپەیە و ڕادیۆی دەنگی گۆڕانەوە تەلەڤیزۆنی کێنێنە
غیری ئەوە سەدا من ئەگەر ئیساف چیتە سەر فەیسبوک 200-300 پەیج و ئەکاوت بە ناوی خۆمەوە کراوەتەوە نەک ئەنجومەنی بزوتنەوەی گۆڕان لە فەیسبوک لەبەرەوەی من بەرپرسیار نین لەوەی زۆر لایەنی تر ئەیکاتەوە خەڵک دەتەعین کراوە ڕاست بۆ پێدراوە پەروەردەکە بەڵێ ناشی گەڕێنیتەوە بۆ پەروەردەکە پەروەردەی کۆمەڵی خەڵکە لە حیزبا کە بەدوای تەکەتولەوەیە ئێمە بەدوای دەنگ و تەکەتولەوە نین ئێمە مۆدێلین قسەشمان و ڕەخنەشمان لەلایەنەکانی تر ئەوەیە ئەرکمانە دوو مۆدێل هەیە مۆدێلێکی ئەمنی تاقیمان کردوێتەوە گەیانوونی بێرە مۆدێلێکی مەدەنی باسی نان و قوتی خەڵکەکرێ خراپی ئەم سیستەمە تۆتالیتاریتی ئەم سیستەمە قۆرەخکاری ئەم سیستەمە سیستەمی پاشەکەوت و گەندەڵی و شکست خواردووی 25 ساڵی ڕابردوو قوتی خەڵکی بڕیوە گیرفانی خەڵکی بڕیوە ئێمە چۆن ناوێت لەسەر سیستەمە قسە بکەین پیادەیەک حکومەتێک سەرۆکایەتێکی حکومەت کە لە دەستی ئەوم کارە ساتانە قەوما بێ چۆن ئەبێ حەل و چارەسەر و ڕیفۆرم بەو بکرێت دیسان ئەبێ بە زمانێک بێ کە دوور بێ لە ینی زمانێک بێ منطقی بێ داتا بێ پێدراوی بەڵێ بە تەکید بەڵام ئێمە حکومەتێکمانەیە گوێ لە داتا ناگرێت لە ئەمار ناگرێت خۆی لە بەریتانیا ئەبێ پەنا بەرزمانەکەی تر لە مؤتەمەری نەوت هەمان ئەو داتانی و تۆ کەلایەنەکانی تر وتویانە بەڵام لێرە ڕقمێکی ترێن بە خەڵک داتا لە خەڵگە شارنەوە بە حکومەتی عێراقیڵەن ئێمە 300 میلیۆن لە تۆ زیاترمان دەسەکەی بۆ موچەی خەڵک نایی لەبەرەوە بەڕاستی میدیاکانی ئێمە سەبەبن میدیاکانی ئێمە پێ دەڵێم تۆڕی کۆمەڵایەتیان کردو بە سەرچاوە ئەوە سەرچاوە نییە ئەوە مەزاج و لاشعور و ئیتیجاهاتی کۆمەڵی خەڵکە ئەبێ بە دوای ساعتر سەحافە باوی نەمالەوەی ئەوسا تەنیا مەزدەری هەبێ مەزدەرەکەش فەیسبوک بێ پێویستمان بە سەحافەی ئیستیقسائیە دۆکۆمنت و بەڵگە هەبێ نەگەر خەڵک بێت و قسە نەک تەنها قسە بێ و فڕێ بدرێت و ئیشی زۆر سپاس دەکەم ناسخان وردە وردە لە کۆتایی نزیکە بینەوە ئەم پرسەم بەبەستمە لەگەڵ جەنابتە ینی مناقەشەی بکەین لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێدا ینی دەستبردن تەنها بۆ کەسایەتی نەبووە تەنها بۆ سەرۆکی سەرکردەی نازانم بەرپرسێکی باڵای حەزبێکی دیاریکراوی یا حکوومەت نەبووە بەڵکو بۆ بۆنە ئەو شتانی نازانم ڕۆژی ئاڵایە بۆ نمونە بۆ ناوی پێشمەرگەیە بۆ نمونە بڕواتە نەبێ من بینیمە ینی سوکایەتی بەکاوە یاسنگەریش کراوە لە فەیسبووکە ینی پەنا ئەبێتە بەر ئەم شتانی ینی بۆ نمونە ئێستا کە لەو مەسەلانەی کە مەسلەی نیشتیمانی واتە بەرژەوەندی نیشتیمانی نەتەوەی هاوبەش و باڵان چەند مڵکی کوردێکی خانەقینە هێندە مڵکی کوردێکی زاخۆیە بۆ نمونە بەڵام بۆ لەم نمونانەش یعنی سیرەکەی دابەش بووە ئاساییە هەندێک قسەی لەسەر بکەن ئاسایی نیە هەندێکی تر قسەی لەسەر بکەن دیسانەوە ئەو پرسیاری لە دکتۆرم کرد ینی کەسێک بە زۆر بە ئاسانی لە ماوەی یەک مانگە ئەکرێت تۆ پاڵەوان بی ولا دوای یەک مانگ خۆفرۆش بیت جا ئەوە یەکێکە لەو کێشە هەرە سەرەکیانەی یاخود بڵێن یەکێکە لەو کارە سەرەکیانەی کێگرتووی ئیسلامی کوردستان هەر لە ئەوە ڕۆژەیە کە 6/2/94 یەکەم بەیاننامەکە دەری کردووە تایە ئەو خاڵانی تای تۆمار کردووە کە هەتا ئێستا باجی یەکپارچەیی بوونی کوردستانەیە خۆی وا ئەزانێ هەوێنی یەکپارچەیی بوونە ئەوێ فەرقێ نەمێنێ گاڵتەکردنێک نەمێنێ لە بینی سۆرانی و بادینانی و سلێمانەی و هەولێریا لە بینی سەیسایەقی و هەڵەبجەی و هۆرانی و سۆرانیە یەگرتو ئیش بۆ ئەوە ئەکا تۆ باز لە من پێت ئەڵێم مۆدێلێ هاتەکایەوە ئەسڵەن هیچ قیمەتێکی بۆ مؤسسات نەهێشت بۆ پەرلەمان نەهێشت بۆ وەزیری نەهێشت هەمووی بۆ یەکجێگی گاڵتە و سوکردن ئێستا کەسێک نییە یعنی وای لێ هاتووە کەس حەزەکە مامەسا بێ فەراشێ بێ بەس نەبێ بە پەرلەمانتار ئەوەنە سوکرا ئەوەنە جنیە و تەشیری پێدرا پەرلەمانتار هەبووە لەگەڵ ئێمە لە ئۆپۆزیسیۆن زۆر ماندوو بووە کەچی کەناڵەکەی خۆی لێ ئەدا کەناڵەکەی خۆی لێ ئەدا بۆ لەبەرەوەی ئیمزایەکی کردووە شتێکی کردووە ئەم مۆدێلە لە سوکردنی دەستگا و شەخصێت و کەسایەتەکان بەڕاستی مۆدێلێکی سەقەت بوو هاتە ناو کۆمەڵگای ئێمە خۆی وەزعی تاکی کوردی بەو شێوە بوو کە باسێکی نەمومان بۆ هەمونا هەمواریە هات پێشەوەی دروستی کەینەوە سەر لێنوێ گەشەی پێبین کەوتە بەردەم ئەم مۆدیلەش کە بەڕاستی سوکایەتی بە هەموو کەسایەتیە بە هەموو دەستگایە بە هەموو مؤسسەیە قدوە نەمێنێ لەبەر چاوی تاکەکان قدوە نەمێنێ ئێستا لە ناو مجتەماعی کوردیا باندی دزی زۆر بووە باندی وردە خۆکوشتن زیاکە کێشەی کۆمەڵایەتی زیاد ئەمڕۆ لە یەکی لە جێگاکان نازانم چەند ملیۆن حەبی تاما دەستی بەسەراگیرا و حتمما هاتووە لە شارەکانە ساغ بکرێت هەمووی شتە و دەرەنجامە هەموو ئەمانە من قەناعەتم وایە کە مەسەلەن یەکگرتووی ئیسلامی کوردستان کاتێکە لە کاتی
پەرلەمان چۆڵە بێ و کورسەکانی یەکیتی نامێنەوە بەسەر ئەمینداری ئەماڵێ بە بەرپرسیەمانە بگەڕێتەوە ئاخر کۆبوونی ئەمیندار لەگەڵ کاک مەسعودا لەم پێنجشەممەیە کە ئەڵێ نابێت بە هیچ جۆرێ هیچ لایەنێک تەریک بکرێ و ئێمە لەگەڵ هیچ حکوومەتێکا نابین کە لایەنێکی تا تەریک کرێت کە بە ئیستحقاقی خۆیاتوە ئەمە شەڕی ئێمەیە لەوەتی دروست بووین هەتا ئەمڕۆ زۆرترین قسەش کە لەسەر گرتو کرا لەسەر کەسایەتەکانی گرتو کراوە مع الأسف زۆر کەس تحملی قسەی زۆر قورسی لە خەڵک کردووە بەڵام تحملی قسەی لە دۆستەکەی نەکردووە کە زۆر پشتی گرتو. بەڵێ زۆر سوپاس شتی ترما بوو قسەی لەسەرکەین بەڵام کات هەر هێندە هاوکارمان بوو ناسک تۆفیق ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر دکتۆرا لە ڕۆژنامەوانی و هەڵسوڕاوی باڵای بزوتنەوەی گۆڕان مامۆستا لانا ئاراز ماستەر لە بواری کۆمەڵناسی دکتۆر کاروان عەلی دکتۆرا لە ڕاگەیاندنی هاوچەرخ سوپاس بۆ کاتی بە ئێمەتان بەخشی هیوادارین گفتووەکانمان بە سوود بۆ بینەر و بۆ حکوومەت و بۆ حزب و بۆ ئەو کەسانە کەوتبێتەوە کە بە شێوەیەک لە شێوەکان بڕوایان بەم شێوازی قسەکردنە هەیە بینەرانی عزیز لەناو بەرنامەکە کۆمەڵێک خەڵک قسەی لەسەر کرا قسە لەسەرەوە کرا کە ئەکرێت سانسۆر و کۆتوبەند هەبێ بەڵام لەلایەن کەسانی پسپۆر و شارەزا و ئەکادیمی و مختص بە بوارەکەەوە ینی ئیشی لەسەر بکرێت و ئەکرێت ئەم شێوازی ناوزڕاندن و یەکتر قبول نەکردنە ڕێگری لێ بکرێت و حزبەکان لای خۆیانەوە لە پەروەردەی خۆیانەوە باشتر بتوانن پەیامەکان بگەێنن ئەرکی حکوومەتە کەلا لەم قەزیە بکاتەوە چونکە مەترسی دروستەکە ئەرکی حزبە و پێویستیشە تاکەکان زیاتر لەوەی ئێستا هۆشیار بن و بە هەموو دوعایەک نەڵێن ئامین و بیرکردنەوەی خۆیان بۆی هەبێت و بە دواداچوونی خۆیان بۆ هەبێت ڕێزی یادگار فایق و تەواوی ئەم ستافە ئەزیزە لە شاری سلێمانی و شاری هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم و ماڵتان لەگەڵ کوردستان هەمیشە و هەر لە ماوەتان بێت کاتێک خۆش بۆ هەمان.